دەم باش تەماشەوانین هێژاژ کوردستان تیڤی ئەڤگەران و چا تێراگەاندن. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بە ناوی گەلی کوردستانەوە دانیشتەکەوان دەستی پێکرد. سڵاو بەڕێزان، بە ئامادەبوونی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و هەریەک لە سەرۆکی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری پارتی و ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی و ژمارەیەک لە پەرلەمانتارانی کوردستان و کەس و کار و دۆست و هەواڵانی تەرمی خواڵێ خۆشببوو جەوەرنامی سالم گەیەندراوە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. گریان و فرمێسکبارانی کەسوکار و هەواڵانیدا لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە تەرمی خواڵێ خۆشببوو جەوهەرنامق سالم یەکەم سەرۆکی پەرلەمانی کوردستان کە 3 ڕۆژ لەمەوبەر لە وڵاتی سوید کۆچی دوایی کردبوو گەیەندرایەوە خاچی کوردستان. هەر لە فڕۆکەخانەی هەولێر لە ڕێوڕسمێکی تایبەتدا کە بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمان و حکوومەتی هەرێم و ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی سیاسی و ئیداری ئامادەی بوون تا جەگوڵنەی ڕێز و وەفا لەسەر تەرمی ناوبرا و دانرا. ڕاستی لە دەستدانی ئەو تێکۆشەرە زۆرێکی گەورە بوو بۆ گەلی کوردستان، بۆ بنەماڵەکەی و بە تایبەتیش بۆ پارتی دیموکراتی کوردستان کە تێکۆشەری نەمر ساڵەهای ساڵ لە عمری بردەسەر بۆ خەباتکردن لە ڕیزەکانی هەرە پێشەوەی پارتی دیموکراتی کوردستان. ڕۆڵی تایبەتی هەواڵی خۆشەویستمان، هەواڵی خواڵێ خۆش بوو لە دوای نەقسەی شۆڕشی ئەیلولەوە بە شێوەیەکی درەوشاوە دەستی پێکرد و دەرکەوت کە لە ڕیزەکانی پێشەوەی هەڵگیرسانەوەی شۆڕشی گوڵانی پیرۆزە دەورێکی کاریگەر و پێشەنگ و فەرماندەی هەبوو. کاک جەوهەر لە خەباتی دوور درێژیدا جێگای زۆر دیارە، کاری زۆری کردو بۆ گەلەکەی بۆ ملەتەکەی، بە تایبەتی یەکەم سەرۆکی پەرلەمانی کوردستانی هەڵبژێردا بووە. لە 2-3 ساڵی یەکەمی ئەو پەرلەمانەدا دەورێکی کاریگەری هەبووە بۆ چەسپاندنی دام و دەستگاکانی پەرلەمان و دەرهێنانی بریاری زۆر گرنگ و مێژووی وەکو بریاری فیدرالیەت، بریاری پوچەلکردنی بریارەکانی حکوومەتی لە ناوچوو. من لە شەستەکانەوە دەیناسم، نەک تازە لە وەختی کە تەڵەبە بووین لە جامعی بەغدا بە یەکەوە. لەو وەختەوە من کاک جەوهەر دەناسم، کابرایکی تێکۆشەر بوو، خەباتکەرێکی بێ هورەر و بەرنەدەر بوو، دایمەن هورەی بەرز بوو، دایمەن لە خەباتا بوو. دوای تەقەڕوجمان چوینە، من چوومە لە قیسێ، چوینە پێنجون، ئەوی شاد لەوێ بوو بە ئەندامی کارجێڕی لە قیسێ. بە یەکەوە ژیانی سیاسیمان بەسەر بردووە هەتا ئەمڕۆ. لەبەرەوە بەڕاستی هەر چەند تعریفی بکەوە چەند قسەی لەبارەوە بکە هێشتا هەرکەمە. جەوهەرنامق سالم لە ساڵی 1946 لە گوندی بەرلوت لە دەڤەری گەرمیان لەدایک بووە. لە تەمەنی لاوێتی و ئەو کاتی قوتابی زانکۆ بووە لە بەغداد، پەیوەندی بە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستانەوە کردووە. دواتر لە شۆڕشی مەزنی ئەلولدا کە لە ژێر سایی بارزانی نەمردا هەڵگرچا، جەوهەرنامق دەبێتە یەکێک لە پێشمەرگە هەرە ئازا و چاونەترسەکان و کادرێکی دیار و بوێر. لە ساڵی 1975 دوای نسکۆی کاتی شۆڕشی ئەلول ناوبراو یەکێک دەبێت لە فەرماندە بنەڕەتیەکانی دامەزراندنەوەی سەرکردایەتی کاتی پارتی دیموکراتی کوردستان. لە ساتەوەختی شۆڕشی گوڵانیشدا لە کۆنگری دێمی پارتیدا و لە ساڵی 1970دا دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی و دواتر لە کۆنگرەکانی 11 و 12 پارتیدا وەک ئەندامی مەکتەبی سیاسی هەڵبژێردرێتەوە. لە دەمی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991دا جەوهەرنامق فەرماندەی میحوەری گەرمیان و کەرکووک دەبێت و سەرکەوتوانە کارەکانی ڕادەپەڕنێ. دوابەدوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 ناوبراو دەبێتە یەکەم سەرۆکی پەرلەمانی کوردستان و لەو بوارەشدا ڕۆڵێکی دیار و بەرچاو دەجێڕێت. ساڵی 2000ش دەکرێتە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. دوای ماوەیەک لە ململانێ لەگەڵ نەخۆشیێکی کوشندەدا ناوبراو لە تەمەنی 65 ساڵیدا کۆچی دوایی کرد. دوای گەیشتنەوەشی بۆ پایتەختی هەرێمی کوردستان هەر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تا جەگوڵینەی ڕێزدار مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و دکتۆر کەمال کەرکۆچی و دکتۆر ئەرسەلان بای سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و مەکتەبی سیاسی هەریەک لە پارتی و یەکێتی و حزبی شووعی و فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لەسەر تەرمی جەوهەرنامەی دانران. بڕیاریشا سبەی لە ڕێوڕسمێکدا لە گوندی بەرلوت لە زێدی لەدایکبوونی خۆیدا جەوهەرنامق سالم
یەکەم سەرۆکی پەرلەمانی کوردستان بە خاک بسپێردرێت. خۆشمەند قادر، کوردستان TV، هەولێر. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بە ناوی گەلی کوردستانەوە دانیشتوەکەمان دەستی پێکرد. لە کاتێکدا دەستگا ڕاگەیاندنەکانی ئۆپۆزیسیۆن دەیانەوێت ڕاستیەکان ناوەژوو بکەنەوە